پیاوێک لەوێ بوو لە پێشم دەڕۆیش خۆی لە مندا و کەوت بە خوارەوە هەر ئەوەندا ئاگا لە خۆم زۆر هیلاکە بێهۆشە وەڵات شەش پەراس وشکایە سەر وشکایە قەلبم هەموو داماراوە کە دەرێ کچەکەی سیاراشتی نەخێر کچەکانم هیچیان سایق نەبووینە بقۆ سایق بینەرانی پایتەخت میدیا لە هەر کوێیەکەن سڵاوتان لێبێت هاتوومەتە لای ئەو هاوڵاتیەی کە هەفتەیەک لەمەوبەر لە سەر شەقامی 6 مەتری لە بەرزە پردی نزیک مزگەوتی جەلیل خەیات بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ ئۆتۆمبیلەکەی کەوتە خوارەوە لە ئەنجامدا خۆی واتە شۆفێرەکە لەگەڵ دوو منداڵی تری برینداربوون لە ئێستادا دۆخی تەندروستی یەکێک لە منداڵەکانی ناجێگیرە لە نەخۆشخانەیەوە بێهۆشە ماوەی هەفتەیەکە بێهۆشە من دەمەوێت لەسەر ئەو بابەتە گفتوگۆی تەواو بکەم و زانیاری تەواوتان بۆ بگواسمەوە کاک محەممەد سڵاوت لێبێت سەرتا بە هیوام خوای گەورە زوو شیفاتان پێ ببەخشێت بەخێر بێ سەرچاوە یاخوا بەخێر بێن هاتووت ڕووداوەکە و هابوو من بەخۆ بە منداڵەکان دەچوت جلک بکرن لە بازاری لەنگە کچەکەم پۆلی 12 یەکەشان تەمەنی 20 سارە خێنی تەوا کردووە پۆلی 12 تەوا کردووە وتیان دەستی جلکە کرد کە گەیشتیندا بەرزە پردی شۆڕش کیایەک لەوێ بوو لە پێشم دەڕۆیش ئەمیش فولایتەکەم لە بۆ لێدا هۆڕێکم لە بۆ لێدا ڕێکردم قەزا قەدەری خوای سارە کاتە پێشم خۆی لە مندا و کەوت بە خوارەوە هەر ئەوەندا ئاگا لە خۆم ئێستا دۆخی تەندروستیتان چۆنەوە پێش ئەوە پێم بڵێ شۆفێری کیایەکە دەستگیر کراوە بەڵێ دەگیریان کردووە سەرەتا هەڵات یاخود خۆی بەخوای سەڵەتە هەرات بەێ ئەی دواتر دوای خۆ ڕەداست کرد تەلەفۆنیا بۆ کرد بوو خۆ ڕادست کرد بەڵێ باش پێم بڵێ دۆخی تەندروستی کچەکەت چۆنە بە تایبەت ئێستا لە نەخۆشخانەیە زۆر هیلاکە بێهۆشە وەڵات هیلاکە زۆر وەڵا سەبری بەرچووی کەوت بەرسەری کەوتووە بەڵێ هیوادارم دوا ناخۆشتان بخوای گەورە شفاتان یەکەشیان تەمەنی 20 ساڵە لە ئەویش هیلاکە وەڵات دەم و چاو ددان و دلاق و ئەوانە هەموو هیلاکە دانیشکایە دەم و چاوی هەموو شکایە بەدەستی دەبریندی دەکەندنی دەکەن ئەمەش شەش پەراس وشکایە سەر وشکایە قەلبم هەموو داماراوە پشتم دوێشی ئەزیەتم بە فەقەرات گەیشتوە داوا لە مسلمانان دەکەم دوعای خێرم بۆ بکەن ئینشاءڵڵا خوای گەورە بە زووترین کات شفاتان داوا حکومەتی هەرێمیش دەکەم ئەو پێجە بێداک و بابانە حسابەکیان بۆ بکە کە وتیان ئەو سایەقە سەرخۆش بوو ئاگای لە خۆ نەبوو ئەوە خۆ هەموو خەڵکی جادێ سوچیا مزگەوت ئیسپی شایدی لە بۆ من دەدا بزانم سەرخۆش بوومە کە دەرێ کچەکەی سیاراشتی نەخێر کچەکانم هیچیان سایق نەبووینە بقۆ سایق بوو بەخۆ سایق بوومە بۆ خۆم ئاژوشتی بەڵام خەرک سەر بەخۆ قسەی دەکا گەدەیشان ئازانە بێ ئەو دەژت بێت خوای گەورەی شاڵە شفاتان پێ دەدات مامۆستا گە بێتە ئێرە سوپاست دەکەم سڵاوت لێبێت پەیامی ئێوە چییە ئەوە قسەتان چی و چ داواکاریەکتان بەڵێ وڵا پەیامی ئێمە بەڕاستی ئەو بابەتە بابەتێکی زۆر ناخۆش بوو ئەو برا بەڕێزەمان کاک محەممەد کە لە منتیقی ئێمە لە جادی سوورتیانە هەمومان شانازی پێوەکەین پیاوێکی ئەخلاق بەرز و ئینسانێکی چاکە ماڵ و منداڵێکی ڕێک و پێچی هەیە خوای گەورە ئیمتیحانیەکە تووشی حادیسەی دەکە بەڵام ئەوەی کە زۆر دڵی ئێمەی ئەزیەتدا دڵی بنەماڵەکەی ئەزیەتدا بێ ئەوەی هیچ معلوماتێکیان هەبیتن خەڵک وەکو تازە برای بەڕێزمان کاک محەممەد باسی کرد یعنی بوختانی خراپ بکەن ئەو سەیاقا خوا نەخواستە حاشاشی جەنابیان سەرخۆش بووە یان خەریکی مۆبایل بۆ دوورە لە شتانە بەخۆی سەیاق بووە و دوو منداڵی خۆی لەگەڵدا بووە بۆیە تکام وایە بەڕاستی مسلمانانی خۆشەویست بە تایبەتی ناو میلەتی ئێمە ئەزیەت و ئازاری ئەو خەڵکە نەدرێتن چیتر بەڕاستی زۆر گرینگە زۆر میهمە لە جێگای ئەوەی کە ئێمە دەبی دوعای خێرمان هەبیتن لە بۆ ئەو جۆرە کەسانێک کە تووشی حادیسە دەبن نەوەکو بەڕاستی بوختان و قسەی ناشرینیان بەرامبەر بکرێ بەڵکم بڵێ خوایە شیفایان لە بۆ بنێری لە بۆیان ئاسان بکەی بەبێ زانیاری قسەکردن لەسەر خەڵک کارێکی زۆر خراپە مامۆستا بە حکمیەوەی تۆ ئاگداری ڕووداوەکەی دۆ لە نزیکۆتیان ناسی ئێستا دۆخی تەندروستی بریندارەکان چۆنە ئینشاءڵڵا دۆخیان بەرەو باشی دەڕۆ بەڵام یەک لە منداڵە کچەکەی بێهۆشە داواکەین لە خوای گەورە لە بینەرانی بەڕێز و خۆشەویست کە خوای گەورە دوعای خێر لە بۆ بکەن خوای گەورە شیفای بدەین ئینشاءڵڵا کۆتا پەیام و قسەت لەسەر ئەم ڕووداوەتە کۆتا پێیان ئەوە قەزا و قەدەری خوای ڕەب العالەمینە بەڵام دەبی ئێمەی موسڵمان وشیار و ئاگدار بین کاتێک ڕووداوێکی وا ئەبیتن
لە جێگە دەبێت دوعای خێر لە بۆ ئەو کەسە بکەین کە ئەبیتە قوربانی و ئەزیەت پێدەگاتن نەوەکو بە قسەی خراپ و بە قسەی ناخۆش وەکو تازە کاک محەممەد باسی کرد بەبێ زانیاری ئەزیەت و ئازاری قوربانی و ئەوانەی کە قوربانین و کەس و کاری قوربانیان بدرێتن. بینەرانی پایتەخت میدیاوەی گوێویستی بوون گوتەی هەم کاک محەممەد شۆفێری ئۆتۆمبیلەکەمیش مامۆستا موزەفەر کە ئاگداری ورد و درشتی ڕووداوەکەی دوجار ئەوەی کە گوێبیستان بوو گوێبیستی بوون ئەوە تەواوی زانیاریەکان بوو لەسەر ئەم ڕووداوە.